درشا آقا بجن آقا بجن بن انبر کلا شرکی کاغا فرشید یکونیم انبر چنی دو تومن اوکی بس کلا شرکی کاغا فرشید یکونیم کلا شرکی کاغا امیر دو تومن کسی زیادتر باد انبر چکه زیادتر نیا نخیر دستی پیکن با قول فیلسوف دوره چرتگاه چیشید لمرگ ناترسیم چون تا من هم او نیا وقتی که او به منشنیم هیچ مردو وقتی لمرگ مهمتر نیا چموید؟ هیچ اوکی موسیقی آماده 3 2 1 او تليفونه بين الله ميدان بين السلام عليكم سلام ما مرسل حمله خدمتك حمله خدمتك ما مرسل برای باشی شکر راستشی هی باور نکن مامون گیان بان چاوکانم اتحاد مامون گیان مامون سجل حتمنا و بان چا سبعه حتما تم برمال خواها بالليوه مستقينا خبرك هو سرسة من نايم چه کول داغ تو او شو ما فيه اما خجاتی ناجی مو وقتی گامو جوره خی بگه تو کول نداغ بمن او شو ما فيه او دو کلاش نپیام نجای منی بوسه گواوتم دو دانا او دو کلاش نبع دو من علاقه خوش برگه پول دتی او دو کلاش نپیام دو برابر منی بوسه کن پول بولتی نه من بیگرا لا مینیبوست بگیره ایجاره هر حتما خواب پول کردم آخر تو نازانی 1000 دانه چاو هاشو نمو 1000 دانه چاو کم
هزار چاو هزار دانه مینی بوسس عبد البناء وینی اما نعمل رفيقم دايجة فين فزيجي نكرت يستو عم عبو تيارة داقة بمن روجي جيجي أيام روجي جيجي نايم يسبراجيان أجر أيي خوبية ناجي يكسر بيش نايم خو مالداوكا روجي أيام باو آخر تو نازانی مار من نمود پیجم عوتم زمان خوش كزاكما نقرق ما قول كاري كم أيام قرق ما فيدو نايم فيدو أيامو نايم نايم تنت بو نافياك تو نايم ماشي نقل من كرده ومرد حساوي إذا أنتم بكاري شلت بيقتل فانصي هذا نفر كيبو تواشيتو تقالين حاجة برمالينا تشيجم بخوا ببيغمال بقرآن لبشاو فانصي نفرو أيجم أقل أم فايق محمدين نوايد وأمني بوس النوايات إيمج نوين إذا أنتو كان مشهورويد BBC وسين أنو أصلا كوري زميناتو كان مشهورويد كان بنابانويد راسيجي پیاگانه قولایت بخوا بپیغمبر خوا دی بخوا لخوشی شیتو هر شیتو لخوشی مردانه من قبولم کرد هل لنا جاده اسپاغ تابرو مردانه اسپاغ کش دست نازی نوید مردانه أستاذ چاوکانم نیت ناو جاده خاکی بخوا جاده خاکی نام بلا چاو خوام قشنگ تری پارێزم مردانه روغنوشتگی عوض کد تو بی تو شرفت من دم نالمز لبان امونانه خوا أفسانة استاسي تيتنا كدي هرا كدي شای پی بیجم بروشي في بيجا ديتر آخر شای پی بیجم قلتي برو دس بيجا هذا مستراوة چا؟ ایسا ماش نکبون بوا مستراو پر خاص ایسا میری بوس من بوا مستراو تو بوس من كدي برو خوا ما دا وجود دس السريكة واد الو السلام عليكم جناب علي افسانه خانمه السلام عليكم افسانه خانم غلطان خاصه سلامة ايه شنو كده هو كيفو السلام عليكم سلام الزهرة مال وتمو كيفو نازانم بروشي في بيجا كحمومين بو تا كحمامي ودغ جنبو كلاوني تسرمن وتم او كيفو خجالت كيشا اجازه بدامن برسم لي هاوش نكيبو فرشين كم كابرات دروا كاشنكا كحمومي قراني بيش هاوساق مانو سالك قالوا يعمل كرو لنا قوشيات دني وسدنشين تو يقسمك خفبا تما بوسا شنو تسقساكي تو بياجي عمران ميلي شناكا ناو خرميا كاكو لبر خاطر عشق مامو السلام عليكم من بوشكلك ما كافو بوشكلك إرادة من مامور الآن بزحمت لي تشيبنا هم ماشي العيد الآن بخمت أنا جاي فلو
اگه ما بفرمایید که هر سفر ولی که هم نفره دانیت من نه کمتن کاوشوال کارگاه که خوی سلام علیکم کامشوان السلام عليكم. ما مدتني فرمي عطوشون بنا خمتي ما بعمل كيف بيمشون على برا الشب كمان. لتك خيالاتي شنو بدانوا مگر من نموت بيا وباوان بس طبعت من ناتوانم بيم. من عمر معه من ناتوانم من دجال وتم من ناتوانم بيم ابويا. ام شب كمان من قوتم زيان خميونا كما بين بوينا. وما تخاف توهين منو كامشوان هاكي جال من مشكلم هاد مشكلة؟ قورم هاد من الان كان كانم تكون انا مشتري من داين كنا نستاذن درس كرجا كاريا كم ناتوانم تحت الكما من اشياء مشتري قلبه او كارجا ما فيا كم بوت هذا كانم فيا كم توقت داكيت ناو كارجا ديك تشني استاذن او انا شبيب كما مشكلة شاذ من مشكله قورتر اول كم شبيب كما حامله علم بيش ما بتجريها خب كيشا جن حاملات بتو شرب ديجا دكتور هاس ماما هاس ماما هاد دكتور هاد اخي من شلون مشكله لو مشكل شخصي قورتر مال او شاذ هذا يعني او شيء درينا ما دوا دوا اي من حد كم شباب نعم شيء فراتك اي والله باورناكم هسه بابري هسه من نازمتو ولا تبابري من الرجال اخر من باورناكم تو ام هين تكردويتا من شلون باور كمان أغنى محترم بخيرات السد شاو يجازف من أدري نورشن بس ما إجازة كرجل محترم مامو شو الجرجة كمان دولا بخاطر رفاو آسايش وقال شو لنا رجلنات وإذا كاو خنا رسولا بيسين لو پشتو چايو كوريو كتريو كشتي هز خودان پذیرایی خودان کرد من عذر خواهی دادم اگر خوام خلیق رانندگی نوایم خوام پذیرایی دادم بیانوا کرد Kako o kalasları tasa pata avırdık da. لمسابقات دایکو باوکم دانیا ئیستا خۆم بە هەتیمی گەورە یەکەم ئەو ناوێسم دا گەورە بێ دا حەقی بگرمەوە لەبەر خاترم مەسایل ئەمنیەتی من خواهشتان یەکەم ئەو وەسایلەدانە خەنەژێر ئەو مێزیەدە من مجوز من سلام علیکم کاوشێرکۆ وەختی دێراتم زۆر مەمنون دەبژێت کاوشێرکۆ ڕاستی مەجۆزگەیان دابێتە بەڵێ بەڵێ دێ یا ربی شکر یا ربی شکر حتمام دوعای خێرم کرد بۆ ئەو مجۆزە هەزار مەرتەبە شکر یا ربی شکر کاوشێرکۆ ئیجازە فیلمێکتانی بکرم فەرموو فەرموو خۆش فیلمی لە مامۆ بکرم
طب ليه ما ابو السلام عليكم او بيا خبنا وجرات تا روج كان ما في شو كرم يا الله عليك السلام والصادقان تنكو والله كاكو كان مدانش صادقان تنكو ودي شانو بادي خود درين تبدأ حفلا من كوتي ما تشوني تاجم مجوز مسمية آزادن هذا داني كان كاكو حركتك راسي الرجال هر عايشة يجونا دنياري بكرة كان لا عمانة ماجد ومنصور نتشاوان إنه زي كي حركة دكان وبشفروا كيك ديال ربن جان او دچین بوچنه وصلچو تو بله بوچه جنت بیستوها او صدقه دوت صرف ده دوانزه هوایی ویران و خاپور کدوها سنون و منالقای گوزه چون بسولچو الحمد لله زری جانی نبود الحمد لله زرجانی نبو نخل بنوسه ده چه ایمیلی بینیرم بنوسه مامو کردستان yahoo.com بله خاله ماشینا گهان بی بابلا سلام سنور گیان بشین بروین سلام لك قصه خصوصی است هر کاری که سر لیر بجه بدل مرافعه شتێک تاکە ئینشاءالله فەرموون مامۆگە من مشکلێکم نییە هیچ مەسەلێک نەگەرێکتە بیوێتە خۆتا بیوە تۆ بێتە شێفە بێرە بزانێ من چەست وەزیەتمان من کارێکم نییە باشە کە تەشی فێرن ئایرە ببینن ئەم ناڵگەرە من چە پێکەم وەختی سنوور نەبێت ئەمانە چە پێکەین ئەفەرمون چێ هەیە پێکەین مامۆگیان هەرچی جناوت فەرمونامە خەمەتە مامۆگیان والله بیللا ئەم کێشکا بم وەزە بڕێتە بەڵەو زوانم لاڵ ساقڵ ناگەڕێتەوە ئەوانە جنازەکە لە بەن دەستمان بەکەتەوە خەریکی چێژی بە باوکم تۆ کارت نەوێت تەک باوک تا قساکە چۆن کارم نەوێت کوڕە باوکەگەن والله بیللا من هیچێکم نییە ئەگەر بینی چکێک ناخۆشم اینەوە سە هەفتمان خەریکم سازلام چۆن هیچێکۆ نییە ئاخر هیچێکم نییە باوکەگیانم هەروە قساکە ئەحتا بزانە یاومەس باوکەگیان خۆ یاومەس هلا رولا كم فەرموو يوم تۆشەکە بەرپا دانشن رولا دانشن امانه چند لره خواستم کرد مامۆگیان لەبن چە سوورە سەدیان تەک زەوینگەر کە شاوارزیە تەک ماڵە تەک مەدرسەکانە چووگە ژێر ئاو مەدرسەکان گشتی تەحتیڵ بووگە ئێمە لێرە مەدرسەمان لێداگا کلاس دەرسمان هەست کلاس موسیقیمان هەست ئەگەر منەوە مەگەر سنوور نەوێت هیچ بە هیچێکۆ نامێنێ مامۆگیان باشە بەتین مەگەر ئێمە دوێشە بە یەکە قسەمان نەکرد قسەی چەمان کرد مەگەر قەرارنەوە من بڕمەوە بایسم بام سەفەرە بڕم دێم ناڵگەرە چە پێکەیت وای تۆ ناتانی هەفتێک ئەرکیان بەوەختە بگرێت ناتانم فەرموون ناڵەکان دانیشن فەرموون فرمون دانشن بناوكان فرمون دانشن إذا من شبكم جنابەت هەرچێ فەرموون نامە خەمەتە یا سەفەرەکەت یا ئەم ناڵە ڕەشوڕوت کەلە هەرچە ئەمرەکەیت يلا كركان بجسر هذه الرولا بس الروين بكم نفر مامۆگیان کاکۆش ئەگەر حەساوکەین بە سنوورەوەیتە 14 نەفەر چی؟ 14 نەفەر بە سنوورەوە والله جان من بشوارده سفر ناكم
تۆ ناوێ کچەکەم بۆچە باوکە چواردە نەحسە من بە چواردە سەفەر ناکەم خۆشی بۆ مناڵانەوە بێ ئەو قوربانە کەماڵ مەحزەرت بۆشە بێتێ ئەوە سێمە سەسناسە ناچواردە برۆ لەوە تۆ ئەمساڵ تۆ ئەمت سیانزە تا ناس کردیە سیانزە عەدەد خاچێکە ناس نییە کەلیشکەکەم تۆ ببێنە خۆشە بۆ مناڵانەوە بێ کاکە گیان تۆ شەر بەو جۆرە خۆشتان بۆ مناڵانە بێ من ئەڕۆ بەسەر چاو باوکەکە حافظ ڕاستی شروع گیان گیان باوکە ڕۆڵە گیانکەرێکمە شتێکە پێبێشم بە مناڵەکانت فێرکە نە سیانزە نەحسە نە چواردەش نەحسە باوکەکەم نەگیرە مردنش حتا نەحس نییە باوکەکەم نەگیرە خوا حافیزە بێ باوکەکەم خوا حافیزە بێش ئەمانە تۆ مناڵانە ئەو مناڵانە مەهیمە خوا حافیزتان بێ ئینشاءڵڵا خوا حافظت بێت مامۆ کەسەوە وابزان لەوێ سنوورخانەوەی تەشی بێنێ سنوور بۆچە ئاخر دانە لە کوڕەکانە دەرچوو کێچوو وازانم شوانە شوان شوان بوو شوان بۆ کێ چوو چوو بۆ شوان بێستە بەڕۆ وە شوان وە شوان بێستە قوربان بە کەماڵ مەعزەرەت ئەگەر دەگرت پێ ناگا ئەمە هاوڵە خەمەتت ئەوە چییە ئەوە سندمە هاوڵی وڕ مەبادا ڕۆژم بەبادە دەبعێتت لەم کارانە مەکە ئەوە بگرە ئەوە بەرە من بڕۆ وە شوان شوان وە شوان بێستە من لەل تۆمە بێستە شوان وە شوان 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 بێستە لەل تۆمە قوربان بە کەماڵ مەعزەرەت من ئەومە دابێت بیترسی نەم دابێت بیکوژی بڕۆنەوە بڕۆنەوە بێستە سێ دوو یەک ئاوا مەگەر نەبووت بێسە شوهان سرە بەرزەکە خۆت پێم نیشان بووە ئەمدانم چاکە بووەتەوە مامە گیان ئەتۆ بزا چەوکەگە بە گوێچکەم ئاها تواشایکە من لە تویش مەعزەرەت خوایە خوازم هەر کوێنێکیش بێژی هەم لە تەکتانە ئیتر چەوگەرەکە هەی بێغیرەت خەیاڵەکەی وەزانیتە من عاشقی چاوبڕۆی تۆ هاتیم تۆ ببینم حەی حەفت مانگ لەگەڵ تا زەحمەتم چێشە وەیلا پەرتمە کردە دەرەوە ئیسە مەجبوری بیر ئەزانی بۆچە بە خەیاڵم قیافەت وەکو ئەو نەخاشە خارجەکەیە نازانم ناوی چە بوو تۆ شوان نەزانی مەزورە سەر ڕێنوارە نا پیکاسۆیەشێ وەشتێ نا بەمران دەزی مامۆ ئەو یەکە هۆلەندیەکە ئێژی ئەرێ هۆلەندێکە ناوی چی بوو؟ وانکۆک ئەرێ وانگۆ ئەرێ وانگۆ وانگۆ قیافەت وەتاو کاروان
دقیقه بجم باوکم بیت خوارو شاو ولی کوی ماتری تون بیسوار بابا بروی سلام قاوی که خیلی باوکم کار مپی کاری چت پیاز کار مهم مپی بجم خوی بیت خوارو بابا کاری کار چیست؟ کار چیست والا کرد؟ سلام علیکم سلام کاری کم پیت بو گرکم نوده نبیجم پیت کار چه؟ بیرو باشه میره لنهاجر والا والا جان من تاورد خواره ورد چی بیا بیجی دقیقه بزنی راسته که و گرکم توی شدن شلو بگم پیل هاتو شوام که چه؟ هاتو دی پیل کاری ازمیتی کاری چی پیاد بود؟ بتی هم سفر نچه اتفاقی که با کافه دوی شخصه که پیل خوی خسه که بتی بیجا پیر نچه با هم سفره اتفاقی که با کافه با کافه ما تشوف چه بود؟ خوی دی من شو چوارده اتفاقی که با کافه حالا سر ریگتو ما تشوف شما مانگ 14 اتفاق هم سفر نه بچن و تی چه؟ من اچم چه گرچه برم سفر من بگیره؟ 35 ساله نه جنگم دربی منچم من سفر عروم اگر پیش میرم عروم
شتەکەی من بخوێنەرەوە بەسەر چاو بەڕێزان میوانە خۆشەویستەکان ئەمن مامە و لەم شەوە مەزن و پرشگوهەدا شانازی ئەەکەم بەوەی بەناوی ئاهەنگسازێکۆ بە هاوڕێی کوڕەکانم وەکو یەکم گلوبێک کە ئێوەی لە کوردستانی ئازادی پاش سەدام موسیقای ئازادی بەڕێو ببەن لە ناو ئێوەدا و لەگەڵتان هەروەها بە خۆشحاڵیەوە ڕاگەینم ئەو ساڵاکە لە سەڵاتی ڕاستەقینە و بەربەڵاوی موسیقای نیشتمانەکەم لە هەموو بوارێکەوە لەبەر چاو نەگیراوە ئێستا چریکەی ئازادی و جوانی و ژیان هەڵبڕین بێشک بەشێکی زۆر لەم شادی و شانازیمانە بەهۆی ڕووخاندنی دەسەڵاتداری ڕەشی سەدامە کە توانیم پاش 37 ساڵ دیسانەوە پابن بە سەر خاکی نیشتمانی دایکی و هاوڕێ لەگەڵ کوڕەکانم ئاهەنگی عشق و خۆشەویستی و ئاشتی و جوانی و ژیان پێشکەشتان بکەین قەتەعاتێ بەناو ئالێرای گیرمەس مامۆ ناو قەتەعاتە چێت با بگەینە بەرەو پێجەژم خاسە نووسیە بەڵام لەو جێگا کە نێوی مامۆ و کوڕەکان ئەمەی پێ ئیزافە بکە سەدایەکی ئاسمانی هاوڕێمانە منزوورکی مامۆ دەنگێکی ئاسمانی هاوڕێمە کێ مامۆ کام سایە ئاسمانی دەنگی گومکراوی ئەم هەموو ساڵە منزوری کێ مامۆ منزورت ئەو نەبێ دەنگێکی کوژرا و دەنگێکی خامۆش منزورت ئەوە کارە نەوێ پێژم پێت بنووسە بنووسە خیاڵێ لەسەرتایە خۆ پێم وتی ئەو دەنگی نەماوە گەشتێ و دووڕاییە بچێشە بە شەم با چاو بۆ شە بە شەب بۆ سەخیم ڕۆکاکۆ وتم بپێچە بە چاپ Yeri yeri mən də gəlləm dalınca xey Mən də gəlləm dalınca مامۆ مامۆ وا مەڕۆ یابگەڕێ بێدەنگوە مامۆ ئەزانی شت ئیسو بازەڵ تێکارە بێ هەزار ساقەی سەری پات باچەکە مامۆگەر خوای شولێکم تەمەنا دێکم دەستم دەفکرم نەچۆتەوە ئەو موجرمە ئەو بێت ئێمە گەشتمان نەکەن زیندانمان نەکەن هەم بۆ ئەو خەتەر هەم بۆ ئێمە دەفکرەوە خەتەریشمە لە فکر نەچێتەوە هەرچێ بە من کەیتم نالەکەم بێ باوک بکەیتە بڕۆ لازم کرد بێدەنگوە خۆ ئەوی دەنگی ئەو نەماوە دەنگی لەماوە ئەو دەنگی لەماوە دەنگی ئاسمانیە ئەوە لە جۆچکەی مناوەکو مال دەدەنگێتەوە آخر ماما ئەو جۆچکت ئەم ڕادایە بکەین بڕۆنەوە کاکۆ کاکۆ وەختە احترامیشتان کرد تعزیمیشی لێ بکەن بێ ئەو ناتەواوی وەختی ئەو بێ تەکمێڵی وایسا مامۆ ایناشیان با خودت آوردی اینا پسەرامەسەن گۆڵباغی پسرات باشن مگه اینجا منطقه ممنوع نیست ما غریبان نیستیم حالت خوبه؟ چرا اینطور میکنی پسرم؟ مرد حسابی قرار بود دوشنبه ها بیایی چه فرق داره دوشنبه باشه سه شنبه ده شنبه چه فرق داره تو پولت بگیر عزیزم مرد حسابی نشون نده دستت در نکنه ولی یادت باشه مملکت قانون داره یا میدانم قانون داره بازو بیا برو یا الله خدا حافظ خوش آمدی
چۆن ئەزمانە جیەکە 1334 ژن لێرە هەڵ لە تەبعیدیە ئەو دەنگ چەست ئەوە دەنگ ساز ئەو 1334ەیە کە ئەنال لەوێ ساز لێن دۆشکە بە وازانی سای یەک نەفەرە پێژوی ها لێرە ڕاستی چی هاتی تێ نازانم مامەگە نەدوو تەکتابێن کەی من وتم ئیسە چە بکەم بڕۆ ڕۆنەوە ماشینەکە لای ڕەفیقەکانە سا بەردەو کەرەوە کەمێتر دلی عالم شد دلی من خمدی ئافرین عالی بوو عالی مامۆ سەختە سەخت نییە عالی بوو ڕایەتر بخوێنەرەوە ناتوانم مامۆ ناتوانم ئەتوانی بەهار دەشت دلی عالم شد عالی بوو عالی کەم سیگار بکێشە سرایشە خراوەکە ئەو سیگارە ساعتی وا لێ کردە عالی بوو ئەو سیگارتە بەرە من دووبارە سێ دوو یەک بەهار دەشت يكمل الوزن يزول عفوا يا رجال ام قطعة هوا وبوها ام قطعة هوا وبوها ام قطعة معه ام قطعة معه ان شاء الله مشت هوا ودكي هیچ بازرسی مامو ایشو خواهیم که هیچ بازرسی برکن حسن دای زوکه قایمی که زوکه برکن وی زوکه
وين كان؟ یا الله. سلام علیکم. سلام علیکم. خسته نباشی. سلام علیکم. علیکم السلام. به سلامتی کجا داری میری؟ انشالله میخوایم بریم کردستان عراق. بله؟ کردستان عراق. کردستان عراق. مجوزت؟ مجوز پیش رئیس من اونجاست. رئیست. میخوای؟ بدم. به باریکلا باریکلا. پس ماما شمایی؟ بله. خوبه خیلی معروف شدی یا تو ماهواره تلویزیون رادیو این روزا همش حرف شماست. خب اینا کیه؟ اینا پسرم هستن. همشون پسری تو؟ بله. ماشاءالله لشگر رو انداختی. این دامولدین بابا چیه؟ اینا سازه هاشون هستن. سازه هاشون هست. خب میرین عراق چیکار؟ واسطه اجرای موسیقی. میری کیف حال کنی. خوبه. چی داری؟ هیچی. هیچی. خیالت راحت باشه. هیچی نیست. موشه چی شده کاکا؟ گاز گرفتن. گاز گرفتن؟ چی؟ مشکل خانوادگیه. تمشنج كراشيركس والله ببيلا بقربان كراشيركس اوش نفسه وجهنا ماشينك خوش باشی. الو جان معذرت میخوام. این خانم به من شک داره. هرچی میگم ایز بازرسی هم باور نمیکنه. میشه بهشون صحبت بکنی؟ جمعش کن راه بیافینی. شنیدی؟ این دایناسور چی با خودت داری میبری؟ جناب سلمان او دایناسور نیست. او خروس. او همه کس منه. عشق منه. آنفولانزای مرغی نداره؟ چی؟ آنفولانزای مرغی. من اگر آنفولانزا بگیرم من میگیرم ولی اون نمیگیرم. جناب سلمان اون خود بهداشته. آره زیر پایین بهداشت تمیزش کن. راه بیافین. خوش باشی. محمود درسوین او دوربینیجا با فیلم بداری که محمود الو الو
رول شماره ترمان است بده خواهر شماره من من بگن انا 7 ساعت امل اقرا وستاگین منتظری او کابرانه خو کابرانه هات بخوا شاید قسمت نوید ام کابرا بیت شاید هر نیت اما چپ کین اگر بابری نوا هی الو الو سایمنتی مامو تو خواتو پیغمبر مرو خاک عراقا برسل سنورگا تیرک بالین مامو آها دیده بانا کنین حالک مامو کاکاو تخطیرانه چیه؟ شکا بی شکا رگا بسراوه بسراو لکانس بیو برو لکانس بیو او چیه لگل خودتان عیبن؟ خودانم نمتهم انا برقول يا قصه راست بود ورقا بیا و تلفن نبگیره انا برادر لا خاك رخل لا شنو ركوت وش بيه بوليس مامو بوليس بلكن ايش وشارنو بسم الله الرحمن الرحيم جلو همه پیاده شن شما قطر بالا بازی هیچی نده لا باید چه کار کردیم آقا؟ چه کردیم؟ ساکت! شما چرا وایسادی؟ بگردین بالا پایین زیر رو کار شناسایی کار دارم تو نمیخواد ما چه کار کردیم؟ ساکت باش خواهش میکنم گناه منه بگو ببینید ما چه کار کردیم آخر ما چه کار کردیم جان سیوان ما چه کار من چه من کردیم صحبت نکن خواهیم عکس بچگی دیگه همین مدارک نصران همه جا را گشتیم هیچی نبود بالا پایین دوباره بگردین وجب به وجب ماشین رو بگردین از سگام استفاده کنین بجنب آقا مدارک کارت پایان خدمت تو کارش نزدیک داره تاقیه آقا جون کارت پایان خدمت بابا جان تو بچه بودی از مادرم متولد نشدی تو رژیم گذشتن سربازی کردم چرا گیر میدی ساکت باش مدارک معافیز من شرم
بو چاوم مدارک چی داری؟ نیه لحال مالا نیه بلمو کردی حرف نزن من نمیفهمم فارسی حرف بزن من معافی دارم معافی زمان شاه سازاره رشکن چرا سازاره بشکنی جناب سلمان دیگه تمام ساکت وایسا ندرک همون جوزه کلی داریم ندارم چه کاری بس؟ من دانشجوام. دانشجوی کجایی؟ دانشگاه علوم پزشکی. خاطر دانشجویی بده. نه آوردم خانه است. مگه میشه نه آوردم دانشجو کارتم راش نباشه؟ یادم رفت. چرا دانشجوی دروغ؟ شما برنامه کارت خودتون نشون بده. جام سوان کارت پایان خدمت نداره. بیا بیرون اینا. شما دو تا بیرون. بیرون بگیر. برو بچه‌ها. بابا نباشه. اینا تا کارت پایان خدمت نیارن حق ندارن از اینجا عبور کنن. جناب سروان این معافی چشم داره اینم در دروی شاه خدمت کرده چرا اذیت میکنی کارم میخوابه من این حرفا سرم نمیشه تا کارت پایان خدمت نیارن حق ندارن از اینجا عبور کنن. وایسا کنار. کار من میگم خود ناراحت بکن خود نکن اچی نمار نماراحت کی نوا جناب سروان تو رو خدا قسمت میدم به خدا جناب سروان نظر رو بچهای من برن جناب سروان اون بره کار من خبیده خواهش میکنم ببینم جناب سروان تقاضا از ماشینی چی نداری آره؟ هیچ چی ندارم برو بفرما بازدیدش ساکت وایسا فقط تا بذار اونا بیان گفتم ساکت يا ويتنا لو كركان يا سرون ها جان سرون پیداش کردی جناب سروان تو رو خدا نظر بره جناب سروان اگر او بره کار من میخوام این خدا مجرمش چیه جناب سروان بهم بگو مجرمش چیه آواز میخوانه برای این مجرمه بابا جان خیلی داری حرف میزنی یا کاری نکن همتون دستگیر جناب سروان بخاطر جناب چیه که مامو؟ اینو از اینجا رد کنده زود جناب سلمان این مامو تمام کردستان اینو میشناسه همه مردم منتظرینه جناب سروان تو رو خدا ببین یوسفی به هیچ عنوان نمیذاری از مرز ایران رد شه فهمیدی؟ برو زودتر ردشون کن برم جناب سروان ولی پریتو او چیه پریتو کشورن برو وانسا مامو کرده کرماشانم تا مدری هیچ کمی نیری قام دریسی کم شماره اگه دامه سیستن راندگت خب هی ویدور وره بو هری هی ویدور برو آقا برو آقا برو مامو چی که رامی آدمه امرگه آدمه ئەوە وەسازە ئەوە هێشۆ نەسازۆ هەست نە گۆرانی وێژۆ هەست نە ڕێگەت هەست کەرەکتە بۆ کوێنە لە هەر کوێ کوردستان پابنم هەم ساز پیاکەم هەم گۆرانی وێش پیا مەگە نەیوت ڕێگەگە کابرا نەیوت سنوور عێراق و ئێرانتان بەس لێتان ئەوە سم نایڵم ئەوە کار دروستێکە مامۆ
پەنجە لەمە بێن هەر کانێکتان ناەن بەهانە مەگرن پێ من حاڵم خاص نییە تەقازاتان لێ یەکەم حاڵم خاص نییە بەهانەیشم پێ مەگرن ئەگەر بەهانم پێ ناگرن فەرمونون هەر کە دێ لە هەر کەش نایە ئەوڕ ڕزگار ئەو لە کتابە بێرە ئەو لە کتاب باس کات زانم ڕێگەیەکمان بۆ دۆزیتەوە باوکە بەلەوەیەوە بێژن من هەر خەریکم ئەم کارمان کرد هەم لە ڕووی نەخشەکە خەریکم چەکمە کرد هەم ئینتەرنێت ئێمە سەکە ئێمە هیچ ڕێگەیەکمان نییە بەغێر ئەزەوە کە لە ئازەربایجان غەربیەوەشی بچین ڕێگەکە دوورەوێتەوە وەلی هیچ ڕێگەی ترمان نییە لە ئازەربایجان غەربیەوە چین ئەگەینە سەر سنوورە تورکیا لەسەر سنوور تورکیا ئاوای کەس لێنا بەناو سوراوە لە سوراوە ئێمە لێنا نیم سەعات فاصلەی هەست بە کوردستان عێراق سوراو ئاوایەکەی کاک خەلیل کاک خەلیل کاک خەلیل ڕەفیق و کاک خەلیل ڕەفیقە عالیە عالی بۆچە مامۆگیان بڕۆینە سوراو لای کاک خەلیل هەم سازمان بۆ پەیدا دەکا هەم دانەیەکی ژنی دەم خۆشیشمان بۆ پەیاکە لەگەڵمانێنی زۆر دێمە گەروابی فرەخاسە مامۆگیان پس بێگەرواسە بۆچە ماتەڵبین بابڕین نا ئەجەلەمە پەلەمەک بۆچە سیوارەکە وتی لەم دەور و وەرا بوون لەم دەور و وەرا بوون بۆچە ناسەر تا کوڕەکانیان تێن بولاتان واوەکتێلە 30 متر فاصلەمان بە قورعان کاک خەلیلیان بە قورعان ئەوە مامۆشان ئەو ماشینەکە ئەلۆ ئەلۆ کاکۆوە لە تە چیا قساکەی لە تە کاک خەلیلە چی؟ کاک خەلیل دەی بۆچە؟ مزیانی تۆم دابێت لە خۆشیە بۆ تو پەر دەرکە ئیشتبات کرد کە پڕێ با بڕۆی هەر جۆرێ بۆ دۆست والله بیلا ئەمە دروست بەشۆ نییە هەر نازانم سعی خۆت کە دروستی کە مەجبوری دروستی کەیت چۆن دروستی ئەبێ دروست بێ بێلەخەرە بێ سعی خۆمان بکەین ناتوانم ماما بخوا ناتوانم حەومان بە یەکەوە تەمرینمان کردیە چێژی نادەن ئەزانم تۆ ئەتوانی یەک زەڕەی تر بە خۆت زەحمەت بە ئەتوانی وەری ئیتوی لە مارێ خوام نیەتوان ئەرەی چوە بەری سەرباز بەدڵەتەوە 40,000 تومن بوو سەلواز بەچەنی 4,000 تومن 4,000 تومن چ هەست دەری یاسەبانیم کرد بێ 40,000 تومنەکەم چ کوڕ خاست بەچەنی قەزام داگە پێت 10,000 تومن تو سەعات لە پارە ماگرا خەبی لەم هەوای تەبیعەتە 10,000 تومن لە تەک مامووە عکس و ئینزام داگە پێت 10,000 تومن چل بەچل کۆفتم ئەویش 10,000 تومن چل بەچل تو زانیمە چا کردمە ئایم قاچاق کردمە ئەوەش ئەوە ئەگەر وەگەردی موتر ئەلگەرگەمەوە نۆ هەر نەوەی ڕیە وە ئیلێواسە زانی چۆپیم کەن دامم کەن ماما تۆ فکر ناکەی لە منت باشتر دەستکاوێ الله ئەکبەر تۆ چێژی لە تۆ باشتر لەکوێ دەستمەکەوێ من حەو مانگە بە یەکەوە کارەکەی وەخت تەواو بووە تازە لە تۆ باشتر لەکوێ من پەیاکەم بخوا ئەترسم ماما چەدایە لە دڵت بۆ چاترسی
اترسم ببونه منوا یا وش نچن حالت بو لحيت ناوي بترسي تاتو ناوي تكمل ناوي شي توبي تكمل بي خيال الراحة لحيت ما ترسي بيتو منو كراكان بو هيچ كناچي پولس پول آره دارم اما تو خدا نه یعنی پاسپورت tamam canım meşhur yemem meşhur aman pula zani boşam ha چه ayam gazayil bu o maşine خویشم پولم نیه سوزی گازایی برم یک سره ترون بو هولیر 500,000 نفر منتظره رادیو بی بی سی CNN کشتی هدنه ایشم دوای اوسا ایشم اگه سرکار استواری نوایا من بمشي ناقيم جاء وقتني وقت بوم ده تواو كري زمينات تقيد جاء وقته او ده استوار نمونه راسي شي بله عايشه جايشه تو ماشي جنب بي جبرو ناوري خطر بحضر خد قول وش ايش هو جبرو ما يسا مامو شو مامو هشو كي نيم سالون اي سبب نجي او شوي ايه ولا خفتون هشو انا ماشي نقا خفتون منش على الدولة معاقرة شوت مداو وكسك نقاباني ومتا اوان تواشم شوان نفر على راوي الساوة علينا تواش قيم تانجي هو هي هو شوان نفر مش شوان بترو قريك مو تيرو نازيكم هل علينا وتمي وشين شوين داوا قريك مو اصلا تيرو نازيان يكم لما انا شد داني قاعد مشان اولا قلت شيء شو زور ترسام شيء شو تي كرب السلام انا ونوي بدواي منها هاتون تبرولو وتمشى شيء تي بدواي منها هاتون هشو شو انا برای چون هرچی هوارم کرد باشو انا بدو انا کوتم هر چون گنبون هرچی فریاد داو بیدم کرد هر چون الان باشم اون بون ولی اشتیگه پیدا اون نامه کاغذی پیدا نیوی مانگ تنگی بلا کاکا خلیل نیوی مانگ تنگی بلا کاکا خلیل شرکو برو یه شرکو هم ماشین روشن کن برو بری چی قومه برو بشون یا تا پیایی نکی نایت دواوا بسر چه حالیوی ده برو دی دای برو خواه خالقی کاکری من مقتل دانم
زمان میگی مامو جان خدا چی بری مامو جان سلام راستی مامو جان بخیر چی بری مامو جان خدا چی بری بخیر هاتی مامو جان چند وقت درنیا دیار نیا ما گرفتاری برای مامو خدا چی بری مامو جان چه میلی خیم بیر بخدمت تانی شیخ مامو بی زور شکر ابراهیم رو چای بیرا نهار چه خود مامو جان بکره کان ازن هیچ کن هموشتی هست لا هیلکورون هست لا دیزی هست لا کواو هست لا شتر مرخ هست رگان شاه خون هیلکای ماسیب چه خدمتان ابراهیم چای تری ابو بیرا زحمت کشه هلکو ماسی کن ببر افتخار دا في من جماعة افتخار شفل مامو ابراهيم نوار مامو يشوف خسر زوتر زوتر çay ver. Çöz. O çöz. O çuvak. Tamam. Ne çabuk. Ne çabuk. Çöz Beca. Ne çabuk. Çavga. Hey. Kaku. Kaku. Çöz بزنم با çuvak. مامو ایمد هنر باشون شون هیچوا منو شرکو با ماشینه که دو نفری چون در رو بیابان و خواب کنه اینی ما ماشینه که ایتن نچو ماشینه که میشه هیچ دست من نه دست شرکو ابو به یک و بحرا کردن چون چهما کم ده 4 نفره که 4 نفره تو هاشم چه هیچویش حالا تیمون 5 نفر اوانی یواشان اما حرام على مامو ناقين بيق وحشت ناكي اخري هيشو تسلنا دسموتي هيشو هيش بيانو شركوش بنا دس مامو هشي اورغوش شركوي شو مامو ودي تواشام شد الريقه وحشتناك سقاي قلتي جانور جور باجور مامو ودي دولن تلكي مامو جان ندكتي ودازان هيش كسي غنم ديو الوبان وتربوش تجيب مامو هذا متبوش باوش مولاي مامو بابرن بو اي
سوراوایه قربان مطمئن جورك لبا شامل وكشتي عوز بيواه نخي قربان مطمئن بقى إلى سورة هاي كاسنية لباوية استاذ روز الشكر شكل يمرو أوروش هسا دودانا هنرمند الجورة أستاذ كاك خليل ومامو لأنا ملاقاتك أزاني يعني شا تو تلفزيوني الكردي في المكان لي أسينا منظورم پولو مروشتن يهو منظورم هسا بناوبان بي فرحان كرد نشان باد يا هاتي نجدو لا مش سوراوة أي بو عوز بو لبا شامل كاسنية جوامن باتاو أزانيم دور بيمنا كان في شرطة شش حبس ساعاته كايف يكين ما شاء الله انقال نانقال حل في المهر تو ناوي فيش رفتس؟ شش حب ساعات في الموقع ده بيبزا متشز وش بيوي؟ يا غومة فيلمي تانية شا؟ شش حب ساعات أمانة ناشر الشخصية قبل يشتريني في أما بصف فيلم وتنخس كتواشا ناو كيكا أو علامتي لدى خالية أي تاتي بيدا شدويت؟ صف فيلمي تانية ملك شو أوردك تاي كده جفيت لك يا الفيلم ربي هناك يلا ما مكة شيء بقى بيجي من وشو فيو بأي سنة تفعل لك يا الفيلم ربي إذا يجي كتير لو ربا غني سلام دايجان عليك دايجان راواي سوراواه لا تنغي بلت نالا شا تنغي بلا غيب لا يا أواكي كخليلني أوايك خليل بوشنا أجا سوراوني شون أواي كخليله تنغي بلت نالا داي قالوا ما تنغي بلاني بالله تنغي بالله أي كخليل أي كخليل على كونه كخليل أمي داي ومر دوكا شو كي مرت دوكا شو خلقه ويا هالكونه على تلفون أي çok güzel. نازانم ئێوارە تلیفۆنیان لە باوکم کرد تلیفۆنەکەی بەرزەوکەرەوە هەر ئەوە خۆشحاڵ بوو هەر ئەوە قەشەنگ بوو ئەو مۆقعاتی ئەو ئەکەنیان لە ناومانام تلیفۆنەکەی دانیا هەروتی عەلۆ یاوە کەوتە پشتا باوک ئەیتر نازانی چێی بەسەرا دەروتی مامو کەوتە زەیار ئاوار مامەیەکە ئەی باوکە گیانە ئەی باوکە گیانە ئەی باوکە گیانە ئەی باوکە گیانە هیچ ئەروتی مامۆ ئامانەت خۆت و کوڕەکان دەرزیێرە بەم جۆرە خۆشحاڵیش بوو خۆشحاڵ بوو فرە خۆشحاڵ بوو Allah yapıyorlar. مبادر؟ آره پیم بگه مبادر و چی همون؟ پیم بگه بودم آخر بلا مونیه پیم بگه پیم نیه مامو داریره پیم بر رفیقه کم کشت چند مرتبه بودم تلفن بکن تو
ئەمە بوو ڕەفیقەکەمی کۆش بەخۆن بۆ قورعان وەڵڵا منم کوژوە ماما بوو ئەوە ناوکتام و تەلەفۆن بکە ئەو کوژم خدای من نەمکوژ بۆ تەلەفۆن بکە مەرحومە باوک من ئەوە قاتڵە ئاغاگیان ئێمە لە ڕێزرە تەبی بکەین بەم جۆرە ناوێت بێرە و ئارام بە ئەم مەجمە بە خاتری ئێمات کرد مامۆ توخوا مامۆ منەمرە مامۆ دەبیزاتە بە توخوا مامۆ بکەن بە خاتر خوا ئەو ژنەوە گۆرانیەوە بادەم گۆرانی بێژە ساینە ئێبراکەم من فۆتی کردیا خوا عەفوی مرد فۆتی کردیا خوڕ دکتۆریان من نازانم زیندووە یا مردووە فقط ئەو ژنە گۆرانی بوت بە گۆرانیەکەی ئەو تەکانی خوارد باوەڕ بێ ئەڵێ من ئەان 14 ساڵە هەم لە منتەقە کارەکەم بەرها بم مردمە وتیە پێیان وتمە کەسێکە فۆتەکە بێجازە من نەخەک بچ واکەنەوە وچە گوچکەنار بەخوا لە مردیە ئەو ژنە ئاوازی خوێندی گۆرانی وتی ئەمە زیینی تۆ چۆن نەزانی ئەم قسە تو ئەلمێنیە کاکە دایسە 213 نەفەر لێرە فۆتیان کردگە من ناو دەفتەرەکەمە یادداشتم کردگە ئای دکتۆر هەچشتە ڕەفتی بە عیلم نییە بازێکێت ڕەفتی بەمەیە بەخوا ئەڵی سای ئەو ژنە ئەمەی تەکهەندە باوەڕ ئەگەر من حکوم بۆی سادر کردگە بخەنەوە قەبرەوە من کارم هەیە ئەڕۆمەوێ بڕۆم کارەکەم ئەنجام بدەم بۆ حافیزە کوڕەکان مەرحوم کاخەلیل بەڵێ ئەو مەرحوم باوکتانە بە من قەوڵیدا و دێمێرە هەم سازم پێ بووە هەم ژنێت دەنگ خۆشیشم پێ بووە بەخوا ئەو مەرحومەی چی بەوێ نەوتکە ئەجە من چە بکەم ئەتوانی ساستان بوو تاهیەکەین بەبان چاوەگەر شەو بمێنەوە وەلی ژن ناتوانین خەجاڵەتە خۆمان شەو بمێنەوە بان چاو ئەژم بە براکانم گەرناوایە ساسان بوو تاهیەکەن ژنێکم گەرەکە من زەمانم نەما زەمانم تەواو بووە ژن وەڵا خەجاڵەتە خۆمان وەلی ساستان گەرەکە بەبان چاو بمێنەوە شەو بەبان چاوەکانم
کوڕەکان خاک بڕژێنن وە ملما ئەوە چاقی لێنا هەرسە بێرە دەرەوە وتم خاک بڕژن وە سەرما وەختم تەواو بووە مامەگیان بێ دەرەوە دروستە بێ قەڵ و پێیان مطمئن بە سەوزی دروستە تەک تۆ بێژەم خاک بڕێژە بەسەر با باوکە گیان بۆ ڕزای خۆ لە ئەم ڕزە ئەو ڕیشمانە ماگەلم ئاوایە مێوە بۆ ڕزای خۆ هەڵسە بێ دەرەوە تەگێوام نییە باوکە گیان بێ سەر تۆ خۆ وتم خاک بڕژێنن بەسەر با ئیتر بەر ناکەم وتم زوو کەن خاک بکەن بەسەر ما ئیتر من ناکەم الله أكبر يا الله يانش مامو داري لك ركانة جماعة شاهو 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 ماما جان راسك شاهو نية شاهو من جهة هشتوا هاي دورائية مخو مامو اما خود دورائية بدأت روسيا عراق و تركيا بدأت شبش ايران شب كاين برا كيفشين كاكو بجاب جاب ايش بجاب جاب بجاب جاب أصلاً غوز وتشو غوز ببخشم ماشینای مامو و کوڕەکانیاتی وشل خالد كانيك شو خوارو مامۆ هەڵەکوێ تو لك شنو هاتي گفتم مامۆ کووە أو هلا وبشتو الله أكبر السلام عليكم شوني ماما كيان سلام علیکم سلام من عرض کرد سلام علیکم مامو گیان به من یان بتوا که به ما خدمتن یارمایتم بم تاولر حالتم باش نیه؟ توی هنر دوای پیتان آلن استا بورو بیران ارون مگر امشو اجرای موسیقی تا نیه
وقت من نماوە ئیتری ئێمە قەت ناکەین بۆ نەزازم هەیە نەگۆرانی وێژێکە لەگەڵ یا کارم کردوێ من ئەبەما گۆرانی بێشتان تۆ گۆرانی وێژەی دەنگت چۆنە دەنگی منتان پێشتر بیستووە لەکوێ لەسەر قەبران تۆ بووی الله بگەڕێنەوە دێ فەرموو وەرنە خوارد فەرموو وەرنە خواردت دوو کەندێ زووکەن هەمووتان بەخێر بێت ئێرە سەر سنووری تورکیایە وەسایلەکانتان بخانە ناو ئەو ماشینە و سازەکانیشتان بخانە ناو ئەو تاوتە ئەوە بە بەجیا بچێت بەرگنامێکی مردومان بوەرگردووە ئەمەش سوارم و تورانە بێن و لەرگێکی تورا بڕێکەوە فەرموو چەچە بڕۆین گەرەکە چەمان پێ بکەین ئەم بەرنامە کێ بژانیە من چۆن باوەڕت پێ بکەین باوەڕ کە بە قسەی بکەن کوڕەکەت بە قسەی بکەن هەر چێژێ بە قسەی بکەن خۆشتان لێکەم هەر چێژێ بە قسەی بکەن فەرموو مامگیان بۆ چه ئێستا زووکەم بزانە ماتن مەکەن بۆ چۆمەوەی بۆ چۆمەوەی کتم پێتان پێکەوە چین لەکوێ یەکێک دنیا ئەزانان هەموویان ئەزانان لە کوڕەکانم نەکەی لەم سەفەرم نا مامەگیان نا هەر کارێکی بیکە بەڵام بمانگەێنە تا ئاخر باشە زووکە مامەگیان زووکە ماتڵ ناکەن وەرە 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 مامەگیان وەرە وەرە ئەی مامۆ من چە بکەم تۆ بگەڕێنەوە خەگەر تۆ بی ماشینەکە چەریەکەی تۆ بگەڕێنەوە بڕۆنەوە وەرە مامۆ ئەم کەڕێگە چۆن دڵەتی من جێرێ ئەم کەڕێگاتم مامۆ تورکیا ناتوانی خەتەرناکە تو خوابەتی مێڵە مامۆ خەتەرناکە بگەڕێنەوە مامۆ مامۆ چی مێڵە تخوا مامۆ خزان خطای پاییزه رنگ زردی خزان خطای پاییزه رنگ زرد تۆی کوێ ئەمانە فێر بووی ئەو مانگە خەریکەم تامرینەکەم دایک و باوکە گۆرانی وێژ بوون ئەڵێن دایکەم گۆرانی بێژ بوو نێوی دایکەچی نازانم وەرە وەرە ئەیوان
مامۆ گیان درەنگە ڕێکەون مامۆ گیان زیتاقت بده مامۆ گیان شتێکی نەماوە درەنگە مامۆ گیان لە بچین ناتوانم ئەیتر ناتوانم چی ناتوانم هەستە تۆ چیت من بۆ چاوەی دەست لە سرم هەڵگر کارت نابە هەستە درەنگە ماگرین ماترسن خوا مێڵە کوڕەکان بێ من بڕۆیت باشە توخوا مردوو یا زملوی من بیوەنە ئەو بەر باشە قاوڵم بەرێ قۆڵ دەدەوێ هەستە 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 ڕابڕێ وتت ناوی چی بوو؟ پەپوولە چی؟ پەپوولە کاتێکە منە بوو منیان لەسەر سنووری پێدا کرد ئەڵێن ئەو کاتە نەوەم نیوەمانگ بوو چی؟ نیوەمانگ درەنگە مامۆ گیان بچێت درەنگە نیوەمانگ ساكي ساكي ودي وجه دول تاخدينا ومو كلا جلك من دولنا كم ناو تاخدك ناو ماشينا كا ما ماشين برماني ودي جسل تكان تركيا Gerek açam yok. Gerek açam yok. هیچ مامۆ گیان هەر کارێکی توخوا مێڵە کوڕەکان بێ من بڕۆن قۆڵ دێمە توخوا مردک یازینی بموە سەر سەحنە جەمێڵە 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 باشە مامۆ باشە یەکەوتیان کردەوە چوانە بەر پولی نەوەزانی تورکی بێژم چا هەر کەلمەی لە یادم بوو وتم جەناب سەروان زەنی شوێخی سەرمان وامەوت ڕژیانە منمە ئەونیانە داری ئەونیانە داری ياخري دای لێم بەلەقە بڕوەچیان پێ پێدای لێم کاوژنیان برد دووربینیان برد خۆمیان کۆش ئەو قژە قەشەنگیانە تاشیە و دانە جەنان کەڵەشێرەکەی برد کەڵەشێرەکەی برد دانێ وتیەوە کەڵەشێر ئەمپرازای بڕخیە هەریگر بردی و ڕوو بردیور سەری بڕی لەبەرشاو خۆمە و خواردی بۆ دوو زیێڕەکەم لەوانەیە سازەکان ماموویکی چاو نەخوارەکە چیشکان کشی وتکە جوان جوان مامۆ سۆزی چەمە ئەو براکانی ترتان کۆ بەم تورەکان چوین سەربازەکان تورک تەقەیان لێمان کرد ڕێبەن و برا گەورەکەم زەخمار بوو
مەجبورین بە ڕزگارەوە براکەی ترم هەڵی گەڕینەوە بۆ ئێران. باشە. تا درەنگ نەبووە ئێوە و ئێوە لەگەڵ ئەمانە بڕۆن تا لەسەر سنوورەتان کە. باوکمان کوێی؟ ئێمەش لەگەڵ مەوەرن ئەبێ لە ڕێگەیەکی ترۆ بچین. نەوت باوکمان کوێی؟ باوکتە ماتەڵی ئێمە. لەبیرتان ناچێ قەرارمان لەسەر قەڵای هۆرر لەوێ یەکتر ئەبینینەوە. چە قەڵای هەولێر ئێمە لە قوتابەکەمان بە توا و نوت و موسیقا و ئیطلاعاتی گشتی کەوتە ناو دۆڵە. ئەمە یەک نەم سازمان هەست نەک هەستمان هەست. چۆن ئەم گەرەکتان موسیقی ئیجراکەین؟ لەوە 22 نەوازانە یارمەتیمان ئەدەن هەرچیشتە حازرە. دزووکم بڕۆین. دزووکان دەی 4 ساعتی تری جرامان هەیە. دزووکان دەی ماتەڵ ماکەن. وەرە. ئەمن چە بکەم؟ تۆش لەگەڵ ئەمان بڕۆ. بڕۆ. باکە دەی مایەسە.
زغمو